لسالا 2013 و پشتی دروستبوونا کریزا دارایی بکوژمê 4 milyar û 836 milyon dînaran 96 êkeyên akincîbûnê bo welatiyên kêm deramet û fermanberan berê binaxeyî bo hate danan. Lê qeyran bi ser da hatû, demê bi cihînana projeyê bi ser veçû. Heya niha ev êkeya bi nîvero maynew, kar jî li ser hatiye rawestandin û bûye cihê ئاوارەیەن پارێزگەها نەینەوە. بەڵێ ئەمەش داوامان ئەوەیە ئەو شوقانە بە زووترین کات حکوومەت دەستی خۆی لێ هەلکات و تەواوی کاتن. شێخان قەزایەکە لە هەموو جۆرە ئاینێک و مەزهەبێک و نەتەوەیەک پێک هاتیە. هێوادارم بڵێن کرێنیشتنی لێرە زۆرە. دەبێت حکومەتێک هاریکاری وی ملەتی بیت. ملت کەفتێت وەزعیە دارایی تێکچووی. دەبێت ئەوێ ئاواکەن خەلکێک وێ نەخۆشی ڕۆچێت باش قەدە هەموو شەی کێم ئاواکەن. دەرگاه لێ بدەن شباک لێ بدەن ئەوە بەسە کیفایەتە ئەمما خوددان فەقیرە پێشمەرگەیە هەیڤێ 400-500 زۆرە بدەتە کری گونە. Di niha da beşek zor ji xelkê şêxan di xaniyên kirê da dijîn û dibêjin di vê rewşa xirab nikarîn kirêya xaniyê bidin. Lewma daxwaz dikin hikûmet bi zava timamkirina van êkeyan bidet. خەڵکیەکان لە ئاوەرەکان لە میسل هاتینە حەز دەکەن لەوانزە خلاصکەن داباری عالەمەکە سوک بێتەوە عالەم معیشەتەکە زەحمەتە قەیرانە پارە نییە عالەم فەقیرە ئیش نییە حەز دەکەین عیزی خلاصکەن خەڵک ژی نینەن و کە معاشکێ من بوجەی پێشمەرگۆن و کە کێمە و خەلکێک مامۆستا و ئەو تشتە نەشن ئیجارێ بدەن ئەم داوای کەین لە حکومەت هەرێما کوردستان بزیترین کاتە ئەف تشتە چارەسەر بیتن. Endamekê civata parêzgeha Dawokê dibêjît dîvçûn bo vî projeyê kirîne û balenderê projeyê bi sedema bidawî nehatina vî projeyê destnîşan kir. يعني تقريبا 30% كامل بوا ما باقي تقريبا 70% ما او مشخانات جبجك بلا ما ويا ساكي بسر شو دبيت لا يعني كاتب بلندر يعني وبرهنر دبيت اجراءات ياسایی برامبري بكريت Pişkek ji welatiyên qezaya Şêxan bûyê hêviyê bûn piştî bidawî hatina êkeyên nîştecêbûnê dê mifadar bin û ji êrişeya kirêyê qurtar bin. Lê bidawî nehatina van êkeyan dawî bihîvî û umêdên wan îna. Tayyip Goran, NRT Şêxan.